پارتوکیان باز لە دەنگبێژ و سازبەندی کوردین قەفقازیاکە ئەس حەز دەکەم ئاماژە بە تشتێک گەلێک گرنگکەمە پارتوک باندۆرێک گەلێک مەزن لەسەر من چێکردی ئەز هێویدارم خوێندکارێن دەبستانن هوەری و زانمگەی هوەری ئەف پارتوک بخوێنن زانیاریان گەلێک باڵکێش تێدا هەنە دەربارەی سازبەند و دەنگبێژن کوردین قەفقازیە بۆیە من حەزم کرد بە کورمانجی باخوم لەبەرەوەی پەیامەکەی من بە باشی بگات ئەو پارتوکە کۆمەڵێک لایانی گرنگی تەیە کە بریتێ لە دیدی ڕۆژهەڵات ناسان دەربارەی موزیکی کوردی و ئەو دەنگبێژ و موزیک ژەنانی کە ڕۆڵی گەورەیان هەبووە لە بەرەو پێشبردننی موزیک لە قەفقاز کوردانی قەفقاسە بە تایبەتی لە دوای دامەزراندنی ڕادیۆی ئێریڤان ڕادیۆی ئێریڤان یەکەم دێڕبەوە دەست پێکە ئەڵێ ئەم دەست بە خەبەردانێت دەکەین بە زمانی کوردی هەڤاڵێن هێژە ئەس دەست بە خەبەردانێت دەکەین بە زمانی کوردی ئەوە یەکەمین دەستپێکی ڕادیۆی ئێریڤان لەوە دەست پێ دەکات دواتر هەموو دەنگبێژانی قەفقازە لە ڕادیۆی ئێریڤانەوە پامی هوەری خۆیان ئەگەێنن بە هەموو کوردانی دنیا بۆ نمونە باژێڕێکێکی دووکەدان کوردستانە دەست نوکە وەک مامۆستایەک بێژن پەیمانگەیە یان ژیلزان کوێ دێچی دە پرسیارش ئەف گەنجێت نەهاکەی بێژیە لاوەک چیە هەر نەزانێتن حەیران چیە نەزانیت پایوزیک چیە نەزانیت سیا چەما نەهورە ئەف موزیک و کلتورە مەیە کوردی گەلەگەلەکە زەنگینە دوی بیاوێ هەدا فارەزەک و بهێنە پێدویە بهێنە فەرزکردن پێدویە بهێنە پێناسەکردن چەند نمونەیەک ژێ بهێنە وەرگرتن دەڤەرێ بوو دەڤەرێ جودا بیتن ئەوە پێدویە هەمی بهێنە نویساندن بێگومان هوەرێکش پیرۆزیان هەمی بیرکردن کوردەواریەت مێژوویەت نوکەژی دایە ئەڕمانجمە ئەو بۆ ئەم دیسا زیندیکردنێکی بدەینەوان پرسێت هوەریوێت کەلتوری دناڤە